بینەرانی عزیز دووبارە سەڵاو دکتۆر دێمەوە لای تۆ لە چاوپێکەوتنێکی NRTدا دکتۆر ڕێکەوت وەزیری تەندروستی هەرێمی کوردستان حکوومەت هەرێمی کوردستان دەڵێت دەرمان نە بە شێوەیەکی سەلامەت نە لە شوێنێکی سەلامەت نە بە دەستێکی سەلامەت نە بە پارەیەکی سەلامەت نادرێت بە نەخۆش. یعنی ئەمە قسە زۆر زۆر هەڵەگرێ لە دوای 20 ساڵ ئێمە تازە ئەم قسەیە بکەین ئەمە چیمان پێڵێ وەڵام ئەکرێ مەسیەک تۆزێک لەسەر مۆزوعەکەی تر باس بکەم. بەڵێ ئەگەر کۆمنتێک بەنسبەت مەشاکلی وەزارەتی سەحا تەنها سەحە بەرپرس نییە، مەسەڵەن ئێمە دائیرەی ئاو، دائیرەی زەراعە، دائیرەی شارەوانی، ئەمانە هەمووی بەرپرسن لەوەی کە موشکلەی دروست ئەبێ وەبایەک بڵاوە بێتەوە، نەخۆشیێک بڵاوە بێتەوە. بەشی ئیعلام ئەبێ دەورێکی ئەساسی هەبێت لەگەڵمانە بۆ ئەوەی چۆن تەوعیەی خەڵک بکەین. هەروەها بەشی ئامار، ئێمە زۆر معلوماتمان ئەوێ ئامارمانەوێ بۆی لەسەری ئەساسی ئیشەکانمان بکەین لە مەسادری ڕئیسیەوە دەستمان ناکەوێتەوە ئامارانە. بەنسبەت دەرمانەوە ئێمە ئەوە ئەبێ بزانین بودجەی دەرمان و سەحە لەدەست حکوومەتی هەرێمان نییە. ئێمە تا ئێستش ئەگەر دەرمانێکمان بوێ ئەبێ حکوومەتی عێراق بۆمان بکڕێ. ئەمەی کە ئێستا ئەمە لە کوردستان دابینی ئەکەن و ئەیکڕین تەنها پڕکردنەوەی کەم و کورتیەکانە کە لە بەغاوە بۆمان نایەت. ئەگینە بودجەی سەحە پێڵێن بودجەی سیادی لە ضمنی ساحەبەکەیە کە حکوومەتی عێراق خۆی نییە کە بە پارە ناینێری بۆمان، وەکو خواردن موادی طبیش هەمووی بەغا ئەینێری. ئێمەش ڕاستە لەناو ئەو دەرمانانەی کە حکوومەتی عێراقی نێریێت هیچی خراپەیە یانەوانی کوردستانن کە لێ ڕێگەی وەزارەتی تەندروستیەوە دابی نەکرێن دەرمانی خراپ و ئیکسپایریتیە لەناو ئەو دەرمانانەی کە حکوومەتی عێراق بۆمانە نێری هەمووی فەحسەکرێ هەمووی ئەچێتە مختبەری کوالتی کۆنتترۆل. بەڵام بین عادەتەن خۆی دەرمان وایە بین کە سەر ئەبێ و ئەگاتە دەستی نەخۆش بەعزە تەئسیراتێکی جانبی دەرەکەوێت لە شارێک لە محافەزەیەک حکوومەتی عێراق یەکسەر تەعمیمە نێرێ بۆمان بۆ هەموو محافەزەکانی عێراق ئەڵەی دەرمانی معەن ئەو تەئسیرە جانبی دەرکەوتو ئەو نەوە حساسی دەرکەوتو ئاگاتان لێبێ بە حەزەرەوە بەکاری بێنن یا بوەسێنن یاگەر بیوەستێن و بیگەڕێنەوە. ئێمەش بەپێ ئەو نووسراوانە ئیجراعاتی خۆمانەکەین و یەکسەر دەرمانەکە یای وەستێنی نیای خەینەژێر چاودێریەوە. بەنسبەت دەرمان لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستە تا ئێستا ئێمە کوالتی کۆنتترۆلمان نییە. مەقسەدی دکتۆر ڕێکەوت کە ئەڵەی دەرمان بە دەستێکی ئەمین ناگاتە نەخۆش بالفعل وایە دەرمان ئەوێ بە دەستی دکتۆر و پزیشک و پزیشکی دەرمانساز بگاتە دەستی نەخۆش، چونکە ئەم دوو شەخصە خەبیرن شارەزایان هەیە لە دەرمان. بەڵام بەداخەوە لە ناو کوردستانە ئێستا ئەوانەی تەعامل بە دەرمانەوەکەن زۆربەیان علاقیان بە میهنەی پزیشکیەوە نیە، نە پزیشکن نە پزیشکی دەرمانن. زۆر جار باس لەواکرێت کە بەرپرسیان لە پشتەوەی ئەوانەی ئیشی قاچاقی دەرمانی شەکەن. بەنسبەت منە ئەوە نازانم، بەڵام ئەوە زۆر غەڵەتی گەورەیە لە وڵاتێکە وەکو کوردستان ئاوها ئێستا ئێمە لەم قەرنەیە ئەژین ئەوەی تەعامل بە دەرمانەوە کە ئەبێ اختصاصی هەبێت لە دەرمانە. بەڵام بەداخەوە لای ئێمە ڕۆژ بە ڕۆژ بۆ دواوەڕوە هەرچەند وەزارەتی تەندروستی ئیجراعاتی تەواوی کردووە ئەوەی لەسەرەتی وەکو جهەیەکی تەشریعی خەلەلەکانی دەستنیشان کردووە یاوێتی بە جهاتی تەنفیزی حەق وایە ئەو شوێنانەی کە تەعامل بە دەرمانەوەکەن کە تەعامل بە کاری فیزیشکیەوەکەن خۆیان اختصاصی ئەو ئیشیان نییە بگەڕێنەوە بەسەر ئیشی تایبەتی خۆیان واز لەو ئیشە بێنن. بەڵێ ئەی بەنسبەت ئەو دەرزیانەی کە لە ماوەی ڕابردوودا بوونە هۆکاری مردنی چەند هاوڵاتیەک ئەمانە چۆن تێپەڕیون بەسەر وەزارەتی تەندروستی؟ دەرزی عادەتەن دەرزی دەرمان خواردن مەجموعەی شت هەیە جسمی غەریبن ئەچنە ناو لەشی ئینسانەوە. هەر جسمێکی غەریب بچێتە ناو لەشی ئینسانەوە قابلی ئەوە هەیە تووشی حساسەتی بکە. اینجا ئەمە بەعزێک لە دەرمانە بەعزێکی خواردنە بەعزێکی حتا ئەچێتە ناو باخ و باخات بە بۆن بە هەوا بە پێوەیانی نەوعێک لە هەنگ تووشی حساسیەتە بێ. حساسیەتەکەیش ئەنواعی هەیە بدایەت وەکو ئەوەیە تۆشی پێستەکەی تۆشی سوورە بێت نەختەی سوورە بێتەوە، دوایە احتیمال بێتە هۆی ئەوەی زەختی دابەزێ، دوایە احتیمال بێتە هۆی ئەوەی تووشی مەشاکری تەنەفوسی بۆ بکە و دوور نییە ببێتە هۆکارێک بۆ مردنی. زۆر باشە. نووسراوێک بە ژمارە 2838 لە بەرواری هەفتەی 5 لە وەزارەتی تەندروستی عێراقەوە نێدراوە بۆ وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان ئاماژە بەوە ئاکا کە دەبێت بە وریاییەوە مامەڵە لەگەڵ دەرزی ببورن گەرناوەکەی بە هەڵە بڵێم سیفتریاکسۆن بکرێت ئەگەر هەڵە نەبم.
بەڵام دوای مانگ و نیوێک ئەم دەرزیە هاوڵاتیەکە کا بە قوربانی ئەمە کەم تەرخەمی وەزارەتی تەندروستی نییە چییە؟ بەنسبەت ئەو نووسراوەی جەنابەت باسی دەکەیت و چەندین نووسراویش ئاواکەیەت یەکسەر ئەوەی لەسەر وەزارەتی تەندروستیە گشتاندنی بووەکە بۆ هەموو نەخۆشخانەکان وەگاتە دەست هەموو دکتۆرەکان و کارمەندەکان بەڵام با هاوڵاتی ئەوە بزانین مەسلەی حساسیت بۆ دەرمان شتێکی عادیە لە هەموو وڵاتێکە هەیە لە هەموو شوێنێکە هەیە ئەبێ نەخۆش خۆی معلوماتی ئەوەی هەبێ ئاگاداری دکتۆرەکە بکاتەوە بڵێ کاکە من حساسیتم هەیە بۆ ئەوە باوەڕ بکە نەخۆش هەبوو تووشی حساسیتەوە بۆ دەرمان تەنانەت خۆی حساسیتی هەیە بۆ خواردنیش بەڵام بعضێک هەیە لە ڕووی نایە بڵێ بعضێک هەیە بە کەمی حسابیەکە بڵێ من حساسیت دکتۆر تۆ خەلەلەکەم پێ بڵیت خۆشت پێشتر ئاماژەت بەوە کرد کە خەلەلی گەورەمان هەیە و قسەی هەموو وەزیرەکانی کابینەکانی حکوومەتی هەرێم ڕاستن کە ئاڵێن ئەم سیستەمە سیستمێکی خراپە من پێم وتی پێش مانگ و نیوێک لە مردنی کەسێک بەو دەرزیە حکوومەتی عێراق وەزارەتی تەندروستی هەرێمی ئاگادار کردوتەوە گەر وەڵامی ئەوەم بیتەوە ئەمە کەم تەرخەمی وەزارەتی تەندروستی نییە کە دوای مانگ و نیوێک و فترەیەکی دوایەوە سی هاوڵاتی چوار هاوڵاتیە بن بە قوربانی ئەم دەرزیە خەلەلەکە لەکوێ باسی ئەوەم بۆ بکەیت وەزارەتە بەڕێوەبەرایەتیەکانە پزیشکە نەخۆشەکە خۆیت کێیە تا ئێستا ئەوەی بووە بە قوربانی بەخۆی دەرزیەکەەوە سەبەبی دەرزیەکە نەبووە سەبەبی حساسیت بۆ ئەو دەرزیە بەڵام لە کۆتاییدا سەبەب و نەتیجە بوون نه ئەو نەخۆشەی کە تووشی ئەو حساسیتە بۆ کەڕەتێکی پێش ئەوەش جاری کە تووشی حساسیت بۆ بەڵام کە چۆ بۆ لای دکتۆرەکە ئەوەی نەوتووە ئێمە ئێوە وەکو ئالام حەق وایە تەرکیز بکەنە سەر ئەوەی نەخۆش پێشەوەی بچێتە لای دکتۆریا کە چۆ لای دکتۆر پێشەوەی علاجی بۆ نووسی پێی بڵێ بەچ دەرمانی حساسیت هەیە بەچ خواردنی حساسیت هەیە بەڵام هیچ نەخۆشێک لە هەرێمی کوردستانە فایلی زانیاری نییە تا بزانی تەنانەت چ دەرمانێکیشت پێیداوە چۆن بزانی حساسیت نەخۆشێک کە خوێندەواری نەبێت ئەی نەخۆشە ئەڵێ 5 دەرزیم پێ دراوە خراپ بووە بۆ خێزانەکەم بردوومەتەوە دکتۆرەکە بۆی گۆڕیوم 4 دەرزی لەنەو لەو نەعەبەوە کە خێزانەکەم پێی فەرقی کردو دەرزی پێنجەم ئەوە بۆ کە حساسەتیە بۆ کوشتوویەتی من لەگەڵ لەوەیە لەگەڵ تام ئەبێ هەبوو نەخۆشێک فایلی خۆی هەبێ ئەوەش پەیوەندی بە سیستمی تەندروستیەوە هەیە ئەبێ سیستمەکە وای لێ بکەین سیستمێکی ئلکترۆنی نەخۆش کە ئەچێتە لای هەر دکتۆرێک بەس کۆدەکەی لێبە بزانێ ئەمە لەوە پێش لای چەند دکتۆر بووە و چی وەرگرۆ و چی وەرنەگرتووە بەس هەر ئەوەشدان پێ بڵێن بۆ سەلامەتی دەرمان ڕاست دەکەیت تا ئێستا دەرمان زۆر بە بەو کوالیتیە بەرزەی کە لە تموحی ئێمەیە نەمانتوانیوە بەڵام ئێستا حاڵی حاضر تەعامل و عقد کراوە لەگەڵ شەریکەیەکی فاحیسەی دەرمان هیچ دەرمانێک نایەتە کوردستانەوە ئەگەر فەحس نەکرێ هیچ دەرمانێک نایەتە کوردستانەوە ئەگەر دڵنیان نەبین ئەمە ئیتر ئیمزا کرا عقدەکە ئیمزا کراوە و لەم ڕۆژانە دەست بەکارە بێ هیچ دەرمانێکیش نایەتە کوردستانەوە ئەگەر دڵنیان نەبین لە منشەکەی لە چ وڵاتێکە و دروست کراوە و چۆن گەیشتۆتە ئێرە بەڵام هەر پار ساڵیش بوو وەزیری پێشووی تەندروستی وتی بەرنامەمان داناوە بۆی ڕێگا لە دەرمانی بەسەرچوو بکەینەوەتانێ 4 ڕۆژ پێش ئێستا دوای 1 ساڵ لە قسەکەی وەزیری پێشوو هەر دەرمانی بەسەرچوو هەیە زۆر سپاس دەکەم بەس من یەک قسە عەفو ئەوەی کە جەنابەت باسی ئەەکەیت شت بە مەراحلە بێ ڕاست دەکەیت لەگەڵ ساڵی لەوە پێشە فەرق زۆری فەرق کردووە ئێستا ئەو دەرمانەی یەتە کوردستانەوە لەگەڵ ساڵی پار و لەگەڵ پێرارە زۆر باشترە زۆر کۆنتترۆل کراوە سەیتەرەکانمان هەموو کۆنتترۆل کردووە حدودەکانمان کۆنتترۆل کردووە ناڵێن هیچ دوارە دەرمانی خراپ بێتە کوردستانەوە بەڵام لەوە باشترش ئەکرێ ئەگەر هاوکارمان بن و ئێمە چاوەڕێ بکەین ئینشاءالله ئەو شتە سەرەگرێ بەڵێ زۆر سپاس کاک بێستون دکتۆر لە قسەکانی ئەوتی ئەم ساڵ زۆر لە پار باشترە و دەرمانەکان هەمووی بە کۆنتترۆلە ئەڕوان و ناهێڵن دەرمانی خراپ بێتە ئەم هەرێمەوە و چی کۆمەڵە قسەی تر و هاوڵاتیانیش بەردەوام گلەییانەیە قسەی تۆ چییە؟ من گەرەزمان بۆ قسەکانی کاکتەوە جعفەر من پێشبینیەکەی زۆر بەرەو خراپیە بینم ڕۆژ بە ڕۆژ ئێمە وەزەمان بەرەو خراپیە بێت ترانەت تەسەورەکەی تۆ بۆ باشبوون ناچێت نەخێر نەکچ بەرەوە تووشی کارەساتی ژەبین ئەم میلەتەی ئێمە لە هەرێمی کوردستانە بەهۆی ئەم باری تەندروستیەوە وەستاوە تووشی کارەساتە بێت لەوانێ پرسیار بکەی بۆچی تووشی کارەساتە بێت ئایا خەتای وەزارەتی تەندروستیە من بەسەرەتا باسم کرد وەزارەتی تەندروستی زۆر هیلاکە بەڵام بۆی ناچێ بەڕێوە بۆ ناچێ بەڕێوە لەبەر ئەم هۆکارێ تۆ یەک نەخۆشخانم پێ بڵێ لە شاری هەولێر لە شاری سلێمانی لە شاری دوهۆک مەجرای تێکەڵاوی واتە زێرابەکەی تێکەڵاوی مەجرای ئام نەبێت نەخۆشیی وەبا بڵاو بێتەوە لە شاری سلێمانیە ئەبێ نەخۆشەکان بەری نەکوێ ئەبێ ببێتە نەخۆشخانە
ئەی لەکوێ پیسایی بکە لە نەخۆشخانە بەڵام بڵاو بێتەوە ئاوی مەجراکات چێتە چێتە تانجرۆ خەڵکی دەبەنی خان خەڵکی و منتقێ هەر لە ناو شاری سلێمانە ئێمە سەوزەکەمان بۆ ئاوی مەجاریە درینەکە ئەو خستخانە 400 قڕێرەی کە ئێستاش دابینەکرێت ئێستاژ ئەوەش مەجای تایبەتی نییە ئەمە خاڵێک خاڵی دووەم بابینە سەرەوەی کە من پێشببینی ئەوەکەم بەرەو خراپی بچێ ئێمە لەم وڵاتێک کە ئێمە تیاژین پاکەتە جگەرە بە 500 دینارە واتە $9 ڕۆژانەش خەڵک تووشی شێپەنجەی سیە بێ تا ئێستا وەزارەتی تەندروستی نەیتوانیوە زەختێ لە حکوومەت بکات ئەبێ زەخت بکات قسەکەی کاک جعفەر من لەگەڵ کاک جعفەر لەگەڵیام کە بەس ئیشەوە نیە بەس دەبێ وەزارەتی تەندروستی زەخت بکە بڵێ کاکەی جان نابێ ئەم جگەرە خراپانە بێت نابێ ئەم مریشکە خراپە بێت نابێ ئەم ڕۆنە خراپە بێت لەبەرەوەی شعبەکەی ئێمە وەکو کاکتۆر باسی کرد ئاستی تەمەەن ئەو کاڵێ لە 6 ساڵە من بەپی داتایە کەلامە ئاسی تەمەەن 50 ساڵە بۆ ژنان زۆر لەو کەمتر ئاسی تەمەنە پێ بڵم لە وڵاتی ئوردن چەنەکەم ڕۆیە ناومە 74 ساڵە لە مێینەیە لە نێرینەیە 76 ساڵ لە وڵاتی ئوردن کە نزیک ئێمەیە داهاتەکەیان بەقی ئێ داهات ئێمە نییە ئاسی تەمەەن واتە لەوێ 74 ساڵە لا ئێمە 50 ساڵە ئەمە کفرە لە ئێمە ێسا گەشتونێتە ئاستی وڵاتانی ئەو وڵاتانی ئەفریقا کە هیچیان نییە کە لە برسە ئامرن ئاسی تەمەنی ئێمە گەیشتەوە ئەگەر ئەمە بۆ یەکێ باسکەی لەوانێت تەعجوبی بێ بەسەرەوە من راپۆتێکم بەرز کردەوە لەسەر راپۆتێکی ڕۆژنامەیەنی بۆ ڕێکخراوێکی بیانی کە ئەم وەزعم باس کرد بوو باسی چیم کردبوو باسی ئەوم کردبوو پاشەڕۆی ناخۆشخانەکان لەگەڵ پاشەڕۆی خەڵکە لە ئیماڵانە فرێ ئەدێتە تانجرەوە واتە لە زەبڵخانەکە فرێ باوەڕی نەکرد ئەو کەسێک کە راپۆتەکەی لە منۆگیت بوو لە ڕۆژنامەیەکی بیانی باوەڕی نەکرد کە هاتە ئێرەوتی ئەمێ بیبینم بەیە کۆچوینە تانجەرۆ پیشانممە ماقول نییە ئەم پزیشکانەی کە لە نەخۆشخانەکانە کارگەن دەستکێش لە دەستەکەن خۆیان نەپارێزنە نەخۆشەکە بۆی تووشی نەخۆشی نەبێت بەڵام هەموو دەستکێش و هەموو شتەکانە خەنە ناو کیسێکی ڕەشەوە کیسی ڕەشەکە چێ باریەکات ئەو کرێکارە داماوە بارێکە کە لە شارەوانیە ئەی باتە کوێی کاتە تانجەرۆ لە تانجەرۆ چەندەها مناڵ خەریکیەوەن بە دوای قوتوی بیپسیگەن بینە سەر دەرمان بینە سەر دەرمان دکتۆر وتی بەبێ فەحسی شتێ تێنا من با قسێ بە کاکتۆر جعفەر بڵم هەت بەس ئاماری دەرمانی ساڵی ئەم ساڵی پێ بڵم کە گیراوە لە خەیاڵی نییە ئەو دەرمانانەی ئەکسپایرە باسی نووسراوتان کە جەناب وتێ ئەو نووسراوە لە مانگێک پێشووتر گەیشتۆتە ئەوێ خۆشترین شتێکە بۆ نوکتە باس کرێت لەوانەیە لە بەرنمەکەیە باس کرێت لەم شەوانەیە بەرە تەلەڤیزیۆنەکەی ئێوە هەواڵێکی دابەزان کۆمەڵی دەرمان گیراوە لە سەیتەرەی کۆیە لە بەچی گیرا بێت لەبەرەوەی بە شێوەیەکی دروست گوازراوەوە لەورێ واتە لە وەزارەتی تەندروستیەوە گێزراوەوە بۆ کۆیە ینی هەر وەزارەت خۆی گواسێتیەوە بۆ کرد بەڵام بە بەڕاد نەینادووە کەی قەراری بەڕاد دەچوە مانگونیە کە قەراری بەڕاد دەچۆ کە نابێ هیچ دەرمانێک بەبێ بەڕابیکەواتە و معلومە ئەو زانیاریانی دکتۆر باسی کرد زانیاری وردو دقیق نین مەسەلەکە ژنابم نووسراوێک لە هەولێرەوە نەگەیشتۆتە کۆی لە ماوەی مانگونیوێکە ئەمە چێتاوەم بارە بەرامبەری چێتەوە ئەو دەرمانەی کە لە هەولێرەوە لە وەزارەتی تەندروستی نێراوە بۆ کۆیە بەخراپ هەمووی فرێدرا دەربانی وەزارەت بوو بۆچی فرێدرا لەبەرەوەی نووسراوێکیان پێ نەگەیشتووە لە وەزارەتی تەندروستی پێش مانگونیوەک کە ئەبێتر لەمە لا دەرمان بە بەڕاد بنێرێ بە سارێ ئاتیادی نادبیان ئەمە یەکێکە لە مشکلەکان کە وەزارەتی تەندروستی نەک بەتەنگ فریایی ناکەوێت وەزارەتی تەندروستی ئێستا کەوتۆتە حاڵەتێک کۆپێڵی دەوتێت حاڵەتی دیفاعی چارەسەری شێرپەنجە بکات چارەسەری سەرسیمە بکات چارەسەری ئەو هەموو نەخۆشی دڵ بکات چارەسەری نەخۆشی دەرونیەکان بکات من یەک نمونە بۆ پێێن زۆر بەکوتی لە شاری لە وڵاتی ئوردن ئافو لە وڵاتی ئوردن 435 مرکزی دایکایەتی مناڵانی هەیە کە 6 ملیۆن کەسن ئێمە لە هەرێمی کوردستانە 4 ملیۆن بۆ 5 ملیۆن کەسەبین ئێماڵین 4 ملیۆنین تۆ بڵێ 3 ملیۆنین لە شاری سلێمانیە چەند مرکزی دایکایەتی و مناڵ مەودامانەیە یەک دانەمانێ دوو دانەمانێ ئەوان 435 ملیۆنیانێ بۆ لە وڵاتەکەی بۆ 6 ملیۆن کەس لە شاری سلێمانی و شاری هەولێرە چەند مرکزی دەرونیمانەیە نیمانە ئەو کەسانی کە شێتە بنیاد کە تووشی لەگەڵ ڕێزمان کە تووشی حاڵەتێکی دەرونیەکەیان زۆر خراپێ بچێ بۆچی هۆکاری ئەم تونند و تیژێ زۆر بۆ لە کوردستانە هۆکارەکەی ئەمە ئەگرێتەوە تا ئێستا وەزارەتی تەندروستی نەیتوانیوە بە وەزارەتی یازگانی بڵێ بەسە سیارە ڕابگرێت لە بەرەوەی ژینگەی وڵاتەکەی من تیاچوو بەنزینی خراپمەیە کارەساتی هاتوچۆ لە ئاستی ئاسایی تێپەڕان وەزارەتی تەندروستی کە نەتوانێت ئەوە بە حکومەت بڵێ کەواتە وەزارەتێکی مردووە وەزارەتی تەندروستی نەتوانێت بڵێ ئەو ڕۆنەی لە تورکیاوێت دکتۆرێکی تووچی ئەڵێ ئەو کەلوپە لە خواردنێک کە لە تورکیاوێت لە ڕۆژنامەیەکی فەڕەنسیا باسی دەکات کە ئەمسا باسی دەکات ئەو کەلوپەلانە نییە کە دەدێ بە هەوڵاتی تورکی
کاتەمە شتێکی بۆچی ئەو بەرزگانانی کە ئێمە چ بۆ حکومەتی تورکیا بۆ دەوڵەتی تورکیایە ئەو کەلوپەلانەمان بێنن کەلوپەلێکی خراپن باشە وەزارەتی تەندروستی نتوانێت ئەو کەلوپەلانە کۆنتترۆل بکە خواردنی ئەکسپایرمان باتێ دەمانی ئەکسپایرمان باتێ هاتوچۆکەمان خراپ بێت بنزینەکەمان خراپ بێ ئاوی خواردنەوەمان خراپ بێ ژینەکەش خراپ بێ ئەمە چێ مەسوولە یەکەم مەسوولی وەزارەتی تەندروستی زۆر سپاس دکتۆر دێمە لای تۆ زۆر جار هاوڵاتیان گلەیی ئەوەکەن کە لە ناو نەخۆشخانەکان یاخود لە عیادە نۆرینگەکانە خزمەت گوزاری هیچ بوونی نییە زۆر جار باس لەواکرێت ئەمە هەمووی کێشەی کەرتی تەندروستیە باس لەواکرێت کە دکتۆرێک لە یەک کاتە 5-6 نەخۆشە بینێ کە ڕەنگە نەخۆشە بێ بڕاتە دەرەوە بڵێ من هیچم نییە چووکە ئامادە نەبێت لە بەردەم کەسێکی ترە باس لە کێشەکانی خۆی بکرێ و باس لەوە شەکرێ کە لە بیناکانیشا بۆ نمونە بینامان هەیە تایبەتە نەخۆشی ئەوانەی نەخۆشی ڕۆماتیزمیانەیە کێشیان لە ڕۆشنەیە لە قاتی دوودانراوە هیچ وەسیلەیەکیشدا نراوە بۆی بڕاتە سەرەوە ئەم هەموو کێشانە ئێوە چۆنی ئەبینن تا چەند قسەتان لەسەر کردووە تا چەند خەمی خۆتانتان گەیاندەوە وەکو پزیشک و تا چەند هاوڵاتی گلەیەکانی دەجێ خۆیەتی زۆر بە کورتی سوپاس دەکەم زۆر سپاس بۆ پرسیارەی تو خۆی چوار تەوەری هەیە بە کورتی هەر بە خاڵ پێت بڵێن تەوەری یەکەم پەنجەکانی دەستی چیوکو یەکوانین لەبەر ئەوەی یاسادانراوە بۆی ئەوەی کە لەسەر یاسا ناڕوە لەسەر یاسا بڕوە کە ئەمە وجودی نیە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم پلاندانان کاتێک تۆ کە باس ئەو نەخۆشیانەکەی کە ڕۆماتیزمیان هەیە نەخۆشی دڵیان هەیە زەختیان هەیە ئایا بۆ ئەو خەستەخانەیە یا ئەو نۆرینگەیە یا و کلینیکە لە جێ خۆیانە لەبەرەوەی پلانە نییە زۆر بە ئاسایی خاڵی سێهەم باز زۆر لانی لە هەموو باسەکانە شتێک باسکە بەس بێ خەڵم بۆت باسەکەم باس دەرمانەکرێ ناشەفافێتێکی زۆر لە دەرمانە هەیە ئێمەڵین زۆربەی زۆری دەرمان لەلایەنێکی دیاریکراوە بۆ میە من نەکرێت هەتاوەکو کۆنتترۆلی بازاری خۆمەکەم لیستێکەکەم بڵاویەکەم وڵم ئەم دەرمانانە من ئاگادارم لە فلانجێکەوە هاتوونەتە ژوورەوە غێری ئەم لیستە لەسەر من حساب نییە ئەگەر دەرمانە لەم لیستانە بوو هاتە لای سەیدەلانیەک لای هاوڵاتێک لای هەچ کەسێک وەرن پێمان بڵێن ئەمە ئیشێکی قورس نییە هەتاوکو کاتێک کە من کۆنتترۆلێکم ئەمە لێرا خۆی خاڵەکە من نازانم بۆ ناکرێ بەنسبەت ئەو خاڵێکەوە ینی بڵین کە ئایا خەلەلەکە لەکوێیە من ئەگەڕێمەوە سەر سیاسەتی تەندروستێکی کە باسم کرد من ئەگەر ئەو سیاسەتی تەندروستی کە هەمە دەستنیشانی ئەوی بکەم چەند دکتۆر و چەند کارمەند و چەند نەخۆش و چەند جۆر نەخۆشی و چەند جۆر نەخۆشی گوازراوە چەند جۆر نەخۆشی درێژخایەنەوە چەند جۆر لەو نەخۆشیانی کەوە ئەخوازی من ئیسا بودجەیەکی تایبەتی بۆ تەرخان بکەم ئەو کێشانم نابێ یەک نمونێ بچووکتێمێ ئێمە بودجەیەکی زۆرمان تەرخان کردو بۆ نەخۆشیانی کەوا بۆ نمونە نەشتەرگەری بڵین دڵی بۆ کرێت کە باس کرا لێرە باشە من دەتوانم بە پارەیەکی زۆر کەم ڕێگە بگرم لە نەخۆشیەکە چەند نۆرینگەیەک چەند کلینێک لە ناو کە ڕێگەکەکانە هەر بە پێ و تعلیماتانی کە خۆی ئەو جیهاتانی بۆمانە نێرن پێمان دەڵێن چۆنی تۆ وقائیەن دوورەکەوێت لەو حاڵەتە ئیشەکەیشی قورس نییە زۆر بە کورتی ئەخیر قسەت بکەیت آخر قسم ئەوەیە ئێمە پێویستمان بەچیە یەکەم ئەم وەزارەتە کە وەزارەتی تەندروستی بە تەنیا مەسئول نییە لەو شتە حکوومەتەکە چکەوە وەکو باسکرا تۆ مشکلەکە مشکلی تەلەوسە هەیە مشکلی ئاوە هەیە ئاوڕۆت هەیە مشکلی ئێمە مەسئولیەکە هەمەلایەنێ مشکل یەک شتی کەشکە زۆر مهمە کە باس لە ئێمە بوجاکرێ بوجەکە ئەو خەتای تەندروستیانە ئێمە بێ باسی ئەوە بکەین ئایا چەندێک پارەمانەوە بۆ ئەوەی ئەو خەستەخانانی کە ئیستا هەیە باسی مستقبل ناکەم کە ئیستا هەیە بەڕێکوپێکی لە بەیانیەوە تا ئێوارەیە لە خەفارەتە لە شەوە تا بەیانی پێویستم بە چەند هەیە بۆ ئەوەی بەڕێکوپێکی بتوانم چارەسەری تیا بکەم یەک نمونێ بچووکە آخر قسم ئەوەیە من کاتێک باز لەوەکەم ئەوەنە بۆ نمونە نۆسەسی مەرکەز سەحیم هەیە ئایا ئەو دکتۆری کە لەوێ داینشی خۆر هەمان دکتۆرە ئایا هەمان فەحس و هەمان دەرمانی لەبەر دەستەیە کە لە خەستەخانەیە لە کلینیکەکەیە لەبەر دەستیان نییە یعنی کەواتە لێرا منە گەڕێمەوە سەر خاڵەکەی کە پێم وتی تۆ کە باس دکتۆرێکەکەیە لە کارماندێکەکەی ئەو دوانە ئەداتێکن بۆ ئەوەی شتەکە بگەێنن من کە ناتوانم بە ئەو دەرمانی لەبەر دەستمایە ئەو فەحسی کە لەبەر دەستمایە کە بە بێ پێویست نەبێ منیش ناتوانم وەکو هاوڵاتەکە دانیش زۆر سپاس دکتۆر ڕێباز دێمە لای تۆ بۆی نەڵێ حەقم لەم بەشە خوراوە زۆر بە کورتی وەڵامم بیتەوە دەوترێت پەرلەمان هێندەی خەمی کێشە سیاسیەکان و بودجەی ئەحزاب و چی و چیەتی هێندە خەمی کەرتی تەندروستی و تەندروستی هاوڵاتیانی نییە ئەمە هەموو یەکرێتەوە بە هەموو فراکسیۆنەکانەوە لە ماوەی یەک خولەکە وەڵام بیتەوە سپاس دەکەم چکە کاتی میوانەکانە نەخێرەوە قسەیەکی ڕاست نییە من ئەتوانم وەک لایانی خۆم وەڵامی ئەوە بدەمەوە چکە من پێشتر باسی ئەوم کرد کە نەخێر لایەنەکەی بەرامبەر من کە دەسەڵاتی جێبەجێکردنی بەدەستە کەم تەرخەمی هەیە لە بەرەوەی توانیوە ئەو سیستەمێک کە ئێمە کێشەمان لەگەڵی هەیە چارەسەری بکاوە سیستمێکی نوێ پەیڕۆ بکات بەڵام ئەو کاتێک من دەسەڵاتم گرتە دەست و منیش بە هەمان شێوە بەردەوامین بە وەزعەدا و کاتە منیش بەرپرسیارمێنی هەردوو لامان هەموو لایەنەکان کۆکن لەوەی سیستەمەکە خراپە بەڵام من کاتێک بودجەی 4 و لە دەیا 4.8 بۆ کەرتی تەندروستی بۆ وەزارەتی تەندروستی دادەنرێت
گوێمان لێ نییە لایەنێک دەنگ بەرز بکاتەوە بڵێت بعد 6 بێت چکە بەپێی پێوەرە جیهانیەکانیش بێت ینی دەبێت لە نێوان 7 بۆ لە 10 ساڵ لە سەیابێت لە ئەمریکا 90 لە وڵاتێکی وەکو بریتانیا 16 لە وڵاتێکی وەکو ئوردن کە زۆر جار زۆر بە ئاسایی باسەکرێت 10%، بەڵام کوردستان سێرەکە هێشتا نەگەشتوتە 6 لەسەر ئەمەیەوە شەرتان کردووە بەڵێ بە دڵنیاییەوە هەواڵێکە بە تۆ گەشتو هەواڵێکی ڕاست نییە و ئەرشیفی پەرلەمان ماوە ئەو کەسەی کە ئەوێ لە حقیقەتی وەڵامی ئەو پرسیارە بگات دەتوانێت سەی ئەرشیفی پەرلەمان بکە کە بزانێت من وەک ئەندامی دیژنەی تەندروستی و تەنانەت هاوکارەکانیشم کە سەر بەلایانی دەسەڵاتیش بوون بەڵام لەوانەیە ئەوانیش لەلایەنەکەی خۆیان ئەگویان لێ نەگیرابێت ئەوانی کوردی ئەوە دەنگی خۆتان بەرز کردوەوە گوێتان لێ بەڵێ بە دڵنیایی من بەڵگەشم بۆەوە ئەرشیفی پەرلەمانە کە ئێستا ماوە زۆر سپاس بینەرانی عزیز ئێستا کاتیەوەی ئەو میوانە عزیزانە پرسیارەکانیان ڕاستە بکەم فەرموو. باڵە هاوژین محەممەد پرسیارێکم بۆ بەڕێزی کاک جعفەر هەیە ئایا حکومت بۆ وەکو سەیدەلیەکان وەکو ئایادەکان دەرمانی باشی لانیە تا ئێستا من تەمەنم 24 ساڵە 24 نەفرم نبینیوە بڵێ من لە خەستەخانە گشتەکانە دەرمانی باشم وەرگرتووە پێشارە سەر بووم نمونەیەکی بەسیت من مناڵێکم هەیە نەخۆش بوو 2 جار 3 جار بردمە لای نەخۆشخانە گشتەکان دوسێ شروبیان بۆ نووسی هەتا مناڵەکەم تەوەلا بوو لە ساوایە ئیتر حەزی لە شروبەکان نەما چووکە زۆرمە بەڵام ڕۆژێک بردم بۆ سەیدەلیەک لای ماڵمان شروبێکی دایەک سەر چاک بوو بە پارێکی زۆرتر بۆچی حکومت ناتوانێت فەقیرترە لە سەیدەلیەکان یاخود لە ئایادەکان بۆ ئەو دەرمانی باشی لانیە ئەوە پرسیارێکم بۆ کاک جعفەر پرسیارێکی ترم بۆ گشت دکتۆرەکان لە ئێستا دکتۆرەکان ترسناکترین جیلی کۆمەڵگەن مناڵێکی ساوە هەتا وەکو گەورەیەک بە دکتۆرە ئەترسێنرێ هەتا من نەچمە ماڵەڵێن دانیشە ئەوە دکتۆرە دەرزی پێ ناجانتاکەیە دکتۆرەکان بۆ ئێستا تا ئێستا زیاترڕەتی بە کلتورەکەەوە هەیە بەڵام دکتۆرەکانیش ئەچی مناڵ لە کۆکەیەکی دیخەرا دەرزێکی ئەەکەن بە خۆ لە حتا لە ئاەتەکانە بڕۆ فلان فەحسم بۆ بکە دکتۆرەکانی سە بازرگانیەکەن بەلەشی مرۆڤەکانەوە بۆچی دکتۆرەکان خەمی ئەوانیە من ئەگەر مامۆسا بم خەمی ئەومەکە هەمیشە هەوڵی وایە مناڵ لە مامۆسا نەترسێ بەڵام دکتۆرێک ناڵە مەترسە بۆچی دکتۆر ئەو نەمیهرەبانیە لەگەڵ مناڵە من نەچمە ئاەتێک مناڵەکەم مەساسێکی لە دەما خێراڵە دەریکە من فەحس دەکەم عادی دەمت بکەرە ئەو نەبەخە ئەنی بە ئەسلوبێکی وا تەسەڕفات لەگەڵ مناڵ ناکرێ لە دکتۆرەکان کە دکتۆرەکان بکرێ بە هۆکاری چارەسەرکردنەکەی ئەمە بۆ سەرجەم دکتۆرەکان کللتور لە جەیەک بەڵام دکتۆرەکان خۆشیان هۆکارن بۆ ئەو فەرموو. من شاوی برایم پرسیارەکان بۆ دکتۆر جعفەرە پرسیارم ئەوەیە ئێوە چی هەڵسەنگاندنیان چۆن کواڵەتی ئەو دەرمانە کە دێت هەریم کوردستانەوە هەڵسەنگیان لەگەڵ ڕێزمە ئێستا نەخۆش بۆتە مشکی تاقیگە یعنی هەرچی دەرمانەکێت لە دەرەوە تاقیەگەنەوە کە بزان خراپە ئەنجا ینی مەمنوعەکەن لە بازاڕەکانیان لە بڵێن لە فەرماکە تەندروستیەکانە و دووەم پرسیارم بۆ دکتۆر جعفەر ئەوەیە کاڵێ دکتۆر نەخۆش ئەبێ خۆی بزانێ حساسیەتی هەیە ئەی ئێوە پزیشکینی بۆ ناکەن پێشەوەی دەرزی بۆ بکەن و پرسیارێکشم بۆ دکتۆر ڕێباز ئەوەیە ئێمە ئەزانی کەوا پەرلەمان بەنیازە میوانداری و وەزئینەکان بکات وەزیرەکانی حکوومەت یاریمی کوردستان بکات ئێوە چی پرۆژە یاسایەکتان ئامادە کردووە بۆ ئەوەی ڕادەسی پەرلەمانی بکەن و لەگەڵ وەزیری تەندروستی بەنیازن لەگەڵەوە چی قسەی بکەن و یان پرسیارەکانتان چۆنە بێ یان بۆی بزانین ئێمەش پرسیاری ئێمەیە یان ئەوەکو پرسیارەکان سیاسین. سپاس دلێر یوسف دەستخۆشی لەکەم سپاس دیارم پرسیارێکم لە دکتۆر هەیە بۆچی دکتۆر عفو دکتۆر جعفەر بەڵێ بۆچی لە ئایادەکە ئەهلەکاندا یاخود لە باشتر بڵێ لە نەزەمیدەکاندا بەداخەوە جارێ سەرکی دەرمان بە شێوەیەکی زۆر ناتەندروست بەکارهێنێ من نمونەم لایە لە سنووری چەمچەماڵە وەکو ئێوە قساکەم نمونەم لایە بەڕاستی دەرمان لە ژەرزەمینە دەرەکرێ ئەمە تا چی ڕادەیەک لە ئاسی تەندروستی لەگەڵ مرۆڤایەتی لەزەر بەڵێ گەنجینە و مەسخەر هەبوو هێلانە کۆتریتیا بوو بەڵێ بێگومان ئەرکی ئەخلاقی ئەمانە بێ شێوازێ ناگونجێ و کاری دکتۆر نییە بەداخەوە ئەم شێوازە ڕفتارە لەگەڵ کەسایەتی و مرۆڤەکان ناکە پرسیارێکی ترمەوە هەیەکو بەڕێزەش باسی کرد بۆچی لە خەستخانەکانە بەداخەوە تایبەتمەندی دەرمانی تایبەتمەندی نییە وەکو من منم لە ماوەی ڕابردوو لە سنووری لە سنوورەکانی چەمچەماڵ لە دەیەکدا مناڵێک دووشکە لێدا بوو کە کاتی ئەوردبیانە خەستخانەی چەمچەماڵ ئەو دەرزیە نەبوو هەتا هاتۆتە سلێمانی مردووە کێ بەر پرسیار لەن لەمانە ئەمانە هەمووی پرسیارە دایە وەزارەتی تەندروستی لە هەرێمی کوردستاندا وەزارەتێکی بەڕاستی لێم نای شارمەوە زۆر لاوازە دکتۆرەکانمان ئەوانەی کە لە ئاسی بەرپرسیارەتیان
لە سنووری چەمچەماڵێک کاتێک ساعت هەشت داوامەکرێت هەشتونی داوامەکرێت دکتۆر نۆژ نایەکە کاتێکیش دێت دوو نەخۆش نبینە کە ڕۆیتە ئایادەکان من خۆم ڕۆژنامە نووسم لە ڕۆژانە لە شوێنەکانە ئاگادارین چی ئەکرێت چی ناکرێت زۆر سی تا چل کەسە بینیە ئەوە شانی قبولکردن نیە سپاسدان سپاس بۆ تۆش بەڵێ بینەرانی عزیز دوای ناوبڕەکە بە پرسیاری میوانەکان بەردەوامە بین لەگەڵتان بینەرمان بن